بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد خير خلقه وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار، آمين يا رب العالمين. برزان خوش شويستان خوش حالين بخزمتان دقين لدرسي جمارة شلويك لشرح الروان أورو كتابابتا لبابتكاني روجي دوائي. باسی دوسێ بابەتمان هەیە. بەڵگەکانی زیندووبوونەوە لە قورئاندا چۆن قورئان باسی ڕۆژی دوایی دەکا، بەڵگەی زیندووبوونەوە. دووەم فەلسەفەی باوەڕوون بە ڕۆژ دوایی زۆر مهمە. دوای پوختەی باوەڕوون بە ڕۆژ دوایی چییە؟ پوختەکەی ئەو ئینشاڵڵا لە خلالی ئەو چەند فترە کەمەی لە دەستماندایە باسی ئەو خاڵانە دەکەین. بەڵگەکانی زیندووبوونەوە زۆر گرینگە، لەوانەیە برێن دەبوایە پێش بیدایەتەکان باز بکرێت، زۆر تاسیر ناکە، چونکە ئەمە باسی ئەو مەشهەدانەمان کردە و خوتوات و هەنگاوانە و ئەو بڕگە گرنگانەی ڕۆژی دوایی. دوای هاتینە سەر بەهەشت و دوای عەمەلە ساڵحەکانە و عەمەلات. عەمەل زۆرن، ئێستا ئەگەر هەر بچن بەس بگەڕێن با لێرە ئەوەندەی برێم لەوانەیە هەبی برێ ئەوە زۆر کورت و پوخت بوو. ئەمە باسی گوتمان بنەڕەتی و ئەساسیاتەکان دەکەین. ئەگەنە هەر باسی صفاتی ئیمانداران بکەی لە قورئانی پیرۆزدا، طبعاً ئیماندار یعنی بەهەشتی بەڕاستی. مەسەن لە سورەتی مؤمنون چەند جوان قد أفلح المؤمنون باسی دەکە. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا، صفاتەکانی عباد الرحمن لە ئاخری سورەتی فرقان. لە چەندان سورەتی دیکە باسی صفەتەکان دەکا، صفەتی ئیمانداران هەمووی دەتوانین بڵێ سبب لە چوونە بەهەشت. بەزەمە ئەو تەفسیلاتانە گوتمانەوە دەبی بە ساڵ دانیشین قسان بکەین، نا ئەمەدی پوختەچی باسکەین لە عەقیدەی ئیسلامی. ئەوڕۆ باسی بەڵگەکانی زیندووبوونەوەیە. بەڵگەکانی زیندووبوونەوە قورئان خۆی کۆمەڵێک بەڵگەی هێناوە لەبارەی دروستی زیندووبوونەوە وەرگرتنی جەزای دادپەروەران پێی کردەوەکان. طبعاً ئەگەر هەر بەڵگەی عەقلی برین، بەڵگەی عەقلی دووسێ کەلیمە برین لەسەر بەڵگە عەقلیەکان گرینگە، لەبەرچی چونکە قورئان خۆی تاکید دەکا بەڵگەش دەینەوە لە زیندووبوونەوە. بەڵام تەبیعی وەکو موسڵمان وەکو ئینسان هەتا کەسێک باوەڕی بە ڕۆژ دوایی نەبوو بەڵگەی عەقلی بۆ بینین. ئەمە لە هەلەو کتێبەیدا لە چاپی دووەمی 5 بەڵگەی عەقلیمان هێنایتەوە. بەڵگەی یەکەممانەوەیە مەسەلەن تێنوێتی بەڵگەی لە سەرهەبوونی ئاو، بەڵگەیشی عەقلیە. تێنوێتی بەڵگەی لە سەرهەبوونی ئاو. برسێتی بەڵگەی لە سەرهەبوونی خواردن، ئەگە خواردن نەبووە ئەمە برسیمان نەدەبوو. مادام ئاو تێنیمان دەبی کەواتە ئاو هەیە، ئەگە ئاو نەبووە تێنیمان نەدەبوو. هەروەها ئەو هەموو حەز و غەریزەی کە ئینسان هەیەی لە دنیادا بەڵگەی لەسەرەوەی کاتێک هەیە شوێنێک هەیە کە ئەتوو دەبی ئەو حەز و غەریزانە پێی بگەی. ئاو خواردنەکەمان مەقسەد چ بوو؟ یعنی ئەو حەز و غەریزانەیە تواتە دەبێ ڕۆژێک بێ پێی بگەی. مادەم ئاو بەڵگەبی لەسەر تێنوێتی بەڵگەبی لەسەر ئاو کەواتە حەز و غەریزەکانی ئێمە بەڵگەی لەسەرەوەی ڕۆژێکی حەز و غەریزەکان بە تێر و تەسەلی بە تەواوی تێر دەبن. چونکە ئێستا ئەمە لە دنیادا ئەو حەز و ئاواتانی هەمانە بەدەستمان سەتا دەشمان بەدەست ناکەوی بەڕاستیمە. هەروەها هەبوونی عەدالەت، حەزکردن بە عەدالەت، هەستی دادپەروەری، هەستی عەدالەت خوازی بەڵگەی لەسەرەوەی عەدالەت هەیە. ئەگە عەدالەت نەبووە ئەو هەستەمان نەدەبوو. ئێمەش دەزانین لە دنیادا ئەو عەدالەتە تەحقیق نابێ، دەبی ڕۆژێکە بی کاتێکە بی عەدالەتی خوا 100% تەحقیق ببێ. و خاڵێکی دیکە بەڕێزان بریتە لە حەزبوون بە نەمری. هەمومان حەزمان لێ نەمرین، حەزمان لێ نەمر بین. دەبینین دەزانین لە دنیادا ئینسان ئەو حەزەی تەحقیق نابی، نایەتە دی و ئەو ئاواتەی نایەتە دی و دەمری و هەرگیز مەسەلەن حەزەکانی بەو شێوە بۆ جێبەجێ نابن. کەواتە دەبی ڕۆژێک هەبی، کاتێک هەبی ئەو ئینسانە بگاتە زەمەنێک، بگاتە قۆناغی، بگاتە ژیانێک و نەمر بێتن و هەتاتا بمێنێتەوە. ئەوانە بەڵگەی عەقلینە. ئەگەر تەمەشای بکەی بەڵگەی عەقلینە کە ئینسان بەڕاستی دەبی حسابی لۆ بکاتن. بابزان قورئان چۆن باسی زیندووبوونەوە دەکا، ئەوە بەڵگەی قورئانی بوو، بەڵگەی عەقلی دەتوانین بێ، بەڵگەی عەقلی بوو. بەڵگە نەقلیەکان چۆنن؟ یەکەم دروستکردنی بوونەوە لە نەبوونەوە، ئەوە یەک لە بەڵگە عەقلی و نەقلی پێکەوەیە. عەقلی بۆ معنایەکەوە بیرەکەیەوە ئەو شتان لە نەبوونەوە دروست بووینە. کەواتە مادام شتێک لە نەبوونەوە دروست بوو، جارێککە ئیعادەکردنەوە و جێڕانەوە و زیندووکردنەوەی ئاسانترە، بەڕاستی ئاسانترە. بەڵگەکە لەو ڕۆ عەقلیە. بەڵام بەوەی کە لە قورئان وەکو ئایەت تۆمار کراوە دەبێتە بەڵگەیەکی نەقلی، یعنی بەڵگەکە عەقلی و نەقلی بەیەکەوێت. تەماشاکەن لە سورەتی ڕوم خوای گەورە چی دەفەرمێ؟ ئەفەرمێ وهو الذي يبدأ الخلق ثم يعيده
وهو أهون عليه، وهو الذي يبدأ الخلق ثم يعيده. يعني خدا أو ذاتية كي يبدأ الخلق، دستي بخلق كردوه، سرتاي درس كردن أو دستي فيه كردوه، يعني لبدايته لسرتاوه أو مخلوقاتي درس كردوه، ثم يعيده باشان، ثم لو باشان يعيد يعني إعادة دكات ودي جريتوا، وهو أهون عليه. وأو جيران ويش لسرخوا زور 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 آسان. أهون يعني أم بكل شيء أهون يعني زور آسان. كواتا شوني درس كرديا أو ها زندوية كاتو، شوني درس كرديا أو ها إعادة كات دوباره كات دوي جريتوا. كواتا ذاتك هێزوو دەسەڵاتێکی بێپایانی هەیە کە دەتوانی شتەکان دروستکە و جارێک کە بیان جێرتەوە سەر شێوەی خۆی. ئەوە پێوانەیەش سەرەتایی عەقلیە کە قورئان دەهێنێتەوە بۆ دروستی زیندووبوونەوەی جەستەکان و وەڵامدانەوەی ئەوانەی ئینکاری لەو بابەتە دەکەن و دەڵێن شتێکی مەحاڵە. باشە دروستکردن لە نەبوونەوە قورسترەیان دروستکردنەوەی دوای دروستکردن. تەمەن لەو لە کتێبەوە دەرێ، بەڵام ئەو قسە لەسەر خوای جێبەجێ نای بەڕێزان. لەبەرچی؟ چونکە هیچ شتێک خدای گەورە عاجز و دەستەپاچە و بێدەسەڵات ناکە. لەبەرچی قورئان خۆی دەفەرمێ خوای گەورە ئەو زاتەیە لا يعجزه شيء في السماوات ولا في الأرض. يعني هیچ شتێک خوا بێدەسەڵات ناکە، هیچ شتێک لە ئاسمانەکان و زەوی خوا بێدەسەڵات ناکە. ئیرادەی خوا مطلقە. إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون. إرادەی خوا وایە گوتی شتێک ببێ دەبێ، تەواو. لەبەرەوە خوا هەر شتێکی بێ نابێمە ئەوە شتێکی عەقلیە مەدەهینەوە. يعني بعقل دەن ئەگەر شتێک بدایەت دروست بکرێ، بدایەت دروستکردنەکەی زەحمەتترە لە دووبارەکردنەوەکەی. بەڵام ئەو قانونە ئەو قسەیە لە قسەی مرۆڤەکان لە یاسای سەرزەوی لە ناو دنیادا لەسەر مرۆڤ جێبەجێ لەسەر خوا جێبەجێ نابی. بەڵام هەر خۆی لە ڕووی عەقلی ئەو قسەیەکردنی باشە لەوە تاوەکو بە ئینسان بڵێ کاکە شت دووبارەکردنەوەی ئاسانترە، شت دووبارەکردنەوەی ئاسانترە. باشە کەسێ بتوان لە نەبوونەوە شتێ بێنێتە بوون، چۆن ناتوانێت جارشتر بهێنێتەوە بوون؟ ئەوها برین باشترە. یعنی مادەم زاتێک لە نەبوونەوە ئەو هەموو دروستکراوی هێناوەتە بوون، کەواتە هەر ئەو زاتە توانی ئەگە هەمووی لە ناوچوو جارشکە لە نەبوون دروستی کاتۆ لۆ، چونکە بەڵگەمانەوەیە ئەو خۆی جار یەکەم لە نەبوونەوە دروستی کردی، جاری دووەمش دەتوانین لە نەبوون دروستی کاتۆ. ئاسان. ئەوها بەقووەترە ئەو قسەیە، ئەوها بەقووەترە. ئەگەر وابێ نابێ بێ باوەڕەکان باوەڕێن بەخۆشیان هەبێ، چونکە نەک ئەوان بەڵکو هەموو بوون و گردون لە نەبوونەوە پەیدا بووە. وەکو زانستی فیزیا نەبوونی و سەرەتایی بوون و گردونی سەلماندووە. طبعاً هەمومان دەزانین زانستی فیزیاوی سەلماندووە. ئەمە لە گوتمان دلیلمان زۆر زۆرن کە بەڵگەی علمی زۆر هەیە دەیسەلمێنی کە ئەو گردونە ئەزەلی نیە، ئەو گردونە هەتا هەتایی نیە، ئەو گردونە یعنی ئەوە نیە بەخۆی هەمیشەی بیتون هەر هەبی، نا سەرەتایەکی دروست بووە. هەتا علمی ئێستا هەتا ئەو زانایانەی کە باوەڕیان بە خوانێ و بە دروستبوونی گردون نیە و ینی بەوەی کە خوا درستی کردی خۆیان تەوەقوعاتیان هەیە، پێشبینی زۆریان دانیان هەیە ئەو زانایانە کە ئەو گردونە ئەوەندە ساڵەیە دروست بووە. هەندێکیان دەڵێن ملیۆنێک و 800,000 ساڵە زەوی دروست بووە، هەندێک دەڵێن 7,500 ساڵە ئینسان لەسەر زەویدا دروست بووە، هەندێکیکە بەهۆی ئەو مادە تیشک دەرانێک و یۆرانیۆم و رادیۆم ئەوانە دەڵێن چی؟ دەڵێن 3 ملیار ساڵە زەوی و ئاسمانەکان دروست بووە. مهم پێشبینی دەکەن، تەقدیرێک دادن. ئەگەر برێن 10 تریلیۆن ساڵیشە هەر معنای ئەوەیە سەرەتایەک دادنێن. مادام سەرەتایاندانە کەواتە ئەو مەخلوقاتە ئەو کەون و کائیناتە ئەو گردونە دروست بووە، دروستکارێکی هەیە. ئەمە قاعیدەیەکمان هەیە دەڵێن هەر شتێک سەرەتای هەبوو کۆتایی هەیە، هەر شتێکی سەرەتا و کۆتایی هەبوو دروستکراوە، هەر شتێکی دروستکراو بێ دروستکارێکی هەیە، خاڵقێکی هەیە. کەواتە بە قاعیدەیەکی عەقلی یان فیزیایی دەگەین ئەو نەتیجە ئەو گردونە سەرەتایەکی خوا درستی کردی. مادام خوا ئەو هەموو گردونێ دروست کردیە هەر هەمووی لە ناو بچی دەتوانی ئیعادەی کات و جارشکە دروست کات و لاوی ئاسانە. ئەوە خاڵی یەکەم کەواتە بەڵگەی یەکەم لەسەر ڕۆژی زیندووبوونەوە گوتمان چییە؟ بەڵگەی یەکەم لە زیندووبوونەوە بریتە لە دروستکردنی بوونەوەر لە نەبوونەوە. دوم دروستکردنی ئاسمانەکان و زەوی. ئەو جارەگە تەمەشای بکەین سەرنج بدەین بەڵگەیەکی دیکە قورئان باسی دەکا، باسی دروستبوونی ئاسمان و زەوی، چونکە کە مەدرێن گردونیا مەخلوقات خۆ بەز ئاسمان و زەوی نی، ئەنواع ئەشکال مەخلوق هەیە. ئەو بەشەر مرۆڤ مەخلوقێک، جنۆکە مەخلوقێک، مەلائیکەت مەخلوقێک. من خوا ئەزانین لە ئەستێرەکانی دی، لە هەسارەکانی دی، لە ئاسمانەکانی دی چ جۆرە بوونەوەرێکی من نازانین.
بەڵام قورآن تاکید بەوە دەکاتەوە بەس دروستکردنی ئاسمان و زەوی دەینتە بەرچاوی ئینسان دەفەرمێ لە خەڵق السەماوات والأرض أكبر من خلق الناس ولكن أكثر الناس لا يعلمون. ئەفەرمێ بێگومان دروستکردنی ئاسمانەکان و زەوی زۆر گەورەترە لە دروستکردنی ئینسانەکان، بەڵام ولكن أكثر الناس لا يعلمون، بەڵام زۆر بە ئینسانەکان نازانن. یعنی ئینسان چەند مهمە دروستبوونی ئاسمانەکان و زەوی لە ئینسان دروستبوونی ئاسمانەکان و زەوی گەورەترە. سورەتی غافر ئاەتی 57. بەڵگەی دیکە زیندووکردنەوە و سەوزکردنەوەی زەویە دوای وشکبوونی دوای مردنی قورآن زۆر تاکید لەو بەڵگەی دەکات و بەڵگەیەکی یعنی مەشهود بینراوە لەبەر چاوی ئینساندا ساڵان ئینسان دووبارە دەیبیننەوە کە ئەو قورآن زۆر ئاماژە بەوەی دەکات کە ئەو زەویە دوای وشک دەبی زەرد هەڵدەگەڕێ پوش و پەلاشەکەی لە ژێر پێیان هەمووی وەکو خۆڵی لێدێ جارێکی دیکە خوای گەورە بارانی بەسەردا دەبارێنی و لە بەهاراندا زیندوی دەکاتەوە. تەمەشای ئاەتە پیرۆزەکان دەفەرمێ ومن آياته یەکێک لە ئاەتەکان و نیشانەکانی خودای گەورە أنك ترى الأرض خاشعة ئەوەیە تو زەوی دەبینی خاشعة خاشعی ملکەچە یعنی کشومات لە پاییزان لە زستانان زەوی وایە. فإذا أنزلنا عليها الماء جا فەرمێ کاتێک ئێمە ئاومان داباراند یا دابەزاند بەسەر ئەو زەویەدا اهتزت يعني هزة يعني دەجوولێ دەزەکە بە اهتزت يعني وەکوبری دەلەریتەوە هەزە يعني جوولەی دەکاتن اهتزت وربت ئەو جان ڕەبووە يعني بەرز دەبتەوە اهتزت وربت وأنبتت لەجێت کە هاتیە ڕۆک دەڕوێنی بەس لێرەن ئەنبەتەتی نینە إن الذي أحياها بێگومان ئەوەی کە ئەو زەویەی زیندوو کردەوە لە محیی المەوتە بێگومان زیندووکەرەوەی مردووەکانە إنه على كل شيء قدير بێگومان ئەو زاتە ئەو خوایە بتوانێت بەس هەموو شتێکدا. ئەوە لە سورەتی فصلت آياتی 39 ئاەتێک کەمان هەیە فەرمێ فانظر إلى آثار رحمة الله ئەتو تەماشای ئاسوای ڕەحمەتی خوا بکە كيف يحيي الأرض بعد موتها چۆن زەوی دەژێنیتەوە دوای مردنەکەی إن ذلك لمحيي الموتى بێگومان ئەو خودایە زیندووکەرەوەی مردووەکانە. خوا نمونە بە زەوی دەینتەوە زەوی بەهاران زەوی زستانان و پاییزان کەواتە ئەو بەڵگەی دیکەی عەقلی و نەقلیە و خاڵێکی دیکە لەسەر بەڵگەکان یەکسان نەبوونی چاکەکاران و خراپەکاران ئەو بەڵگە چکێ لە زیندوو بوونەوە چونکە قورآن بەڵگەی زۆر دەینتەوە کە نابی بە هیچ شێوەک چاکەکار و خراپەکار وەکو یەک حسابیان لۆ بکرێت لە دنیادا کە پێکەوە دەمرن نا ئەوە خراپەی کردیە و کەڵکی نەبووە بۆ سەر زەوی کردە جەهەنەم ئەوەشیان چاکەکار بووە و خزمەتی مرۆڤایەتی کردێ نابی وەکو یەک بن دەبێ ڕۆژێک بێ خوا حسابیان جیاکاتەوە لە قیامەتدا. ئەوە عەقلیش داخوازی ئەو شتە دەکا و فیترەتیش داخوازیەوە دەکا حکمەتیش هەر ئەوە لە ئینسان دەخوازێتن کە مەحاڵە ئەو دوانە یەکسان بن ناکرێت دوو کەس یەکسان بن. خوای گەورە فەرمێ ئەم نەجعل الذین آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار أفرمي آية إما أواني كإيمان دار بنو عمل الصالحين ذكرت أوانا وهذا دنين وكو مفسدة كان وكو خرافة كان لسر زويدا يان أواني تقوى دار بنو وكو فاجر وفاسق لسنور درس وكان وكو يشان دادني حسابي ذكين نخير اشتوانا بي خواهي قولا هرجيز وكو يك حسابي ناكا أو چار پينز بلغي گرينگ لسر زندو بنو فلسفي باوروم لە ڕۆژدوایی چیە بەڕێزان یعنی لە عەقیدەی ئیسلامی مۆزوعێکی گرینگە یعنی چه حکمەتێش تێدایە چه فەلسەفەیەش تێدایە باوروم بە ڕۆژدوایی لێرە چەند خاڵێکمان هەیە ئاماژەی پێ دەکەین باوروم لە ڕۆژدوایی و زیندوو بوونەوە حکمەتی زۆری تێدایە و کاریگەری زۆری شێ لەسەر ژیانی ئینسانەکان لەسەر سلوکی ئینسانەکان لەسەر هەڵسوکەوت و هەنگاونانی ئینسانەکان لە ژیانی دنیادا. یەک لەوانە هەستکردن بە چاودێری و لێپرسینەوە و لێپێچینەوەیە یەک لەوانە یعنی ئەوانەی زۆر باوەڕیان قایمە گەشتنی یەقین لە باوەڕوون بە ڕۆژدوایی لێپرسینەوە و لێپێچینەوە لە نەفسی خۆیان لە خودی خۆیان حیسابکردن لە بۆ گەورە و گچکەی کردەوەکانی خۆیان زۆر لە قیمەیە یەو کەسانە. بۆیە ینی هەستکردن بە مەسئولیەت یەک لە نەتیجە هەرە سەرچیەکانی باوەڕوون بە ڕۆژدواییە. ئەوە یەک لە فەلسفەکانێتی چکە تو بزانی مەسئولی بەرامبەر بە زاتێک وەکو قورآن دەفەرمێ یەومە یەقوم الناس لرب العالمین ئەتو بزانی ڕۆژێک ڕادەوەستێن درێی بەرامبەر بەخوا لێرە حیسابی هەموو هەنگاوەکانت دەکەی هەموو قسەکان دەکەی هەموو نیەتەکان دەکەی هەموو جۆڵەکانت دەکەی
قرآن جدا فرمي فمن يعمل مثقال ذرة خيرا يره هركز بمثقال الذرة خيرك شاكيك بك أو يره ديبينيتو ومن يعمل مثقال ذرة شرا يره هركز يشيش مثقال الذرة خرابيك ديبينيتو سورة الزلزلة آياتي 7 و 8 كواتا خالد زور جرينجا أو مسألة خالد دوام أو شعور مسؤوليته هسكردن بربشتاتي خالد دوام دامزرانی بیروباوەڕ بە دادگەری خۆی گەورە یەکێکە لە فەلسەفەکانی ڕۆژداویەکەمە لە پێشەوەکو بەڵگەی عەقلی گوتمان ئەتوو عەقیدەت دادەمەزرێ لەسەرەوەی کە خوا عادلە ئەگەر ڕۆژدوایی نەبوایە حاشا لله ئەوە عەدالەت تێدا نەبوو چونکە ئینسانەکان لەسەر زەوی ئەوانەی زاڵمن بەو پەڕی هێز و دەسەڵات و خۆشیەوە دەژیان ئەوانەی مەزلومن بەو پەڕی چەرمەسەری دەژیان پێکەوە دەمردن کۆتایی پێدا دەبوونەوە خۆڵ دەینابی باوەڕبوون بە ڕۆژدوایی چەسپاندنی عەدالەتی خواییە سەلماندنی عەدالەتی خواییە باوەڕبوونە بەوەی کە خوا زۆر عادلە چونکە مادام لێرە ئینسانەکان وەکوێک نەژیان هەندێک نەگەیشتن ئاواتەکانیان هەندێکیان زوڵمیان لێکرا جێیەک هەیە دەبی خوای گەورە عەکسیان کاتەوانە بگەینتە نەتیجە ئەوانش بگەینتە پاشە ڕۆژی ڕەشی خۆیان خاڵێکی دیکە لە فەلسەفە و حیکمەتەکانی ڕۆژدوایی بریتە لە هاوسەنجی پاراستن لە نێوان دنیا و قیامەت یعنی زۆر گرینگە باوەڕم بە قیامەت دوای لێ دەکا ئەتوو کەسێکی متەوازن بی نە هەندە ڕۆ بچی لە دنیادا بە کەیف خۆ ڕابێری نە بێ ئاگابی نە غافڵ بی یعنی وەر لێ دەکات تەوازنت پێدەدا لە بینی دنیا و قیامەت دەزانین دوو هێز هەیە دوو نەزعە هەیە دوو هاندەر هەیە دوو دافع هەیە دافعك دنیاییە دافعك قیامەتیە ئەوە هاوسەنجێک دەپارێزی باوەڕوون بە قیامەت ئەو هاوسەنجە لە ئینسان دروست دەکات خالشکە ڕاستکردنەوە و ڕێخستنی ڕەوشت و سلوکە لە خاڵ یەکەم زیاتر باسمان کرد فعلا کە شعور مەسئولیەت دروست بوو ئینسان ئەخلاقی ڕەوشتی سلوکی ڕەفتاری هەمووی ڕاست دەبتەوە ڕاست ئەوانەی کە باوەڕێن بە قیامەت تێ تەمەشای سلوکیان کە ئەوانەی باوەڕێن بە قیامەت نێو لە خوا ناترسن تەمەشای سلوکیان کە عەرز و ئاسمانی فەرق خاڵشکە بڵاوکردنەوەی ڕۆحی هاوکار و یارمەدانی یەکتری ئەوە یەک لە فەلسەفەکانە یعنی بەهۆی ئەو باوەڕبوونە زۆرە بە قیامەت ڕۆحی هاوکاریکردن و خۆشەویستی یەکتر یارمەدانی یەکتر خۆبەستنەوە بە یەکتر مجتەمەعێکی مەسەلەن متەحاب برا تەبا هاوکار خۆشەویست دروست دەبیتن چکەمە لە سیرەی نەبەوی بینیمان ئەوانەی باوەڕێن بە قیامەت بوو چ کۆمەلگایەکیان دروست کرد هەروها ژیان بە هیوا ئومێدەوە کە مرۆڤ زانی ژیانی حەقی لێرە نییە ئێرە کاتیە حتمەن بە ئومێد و هیوایەکە دەژی ئەو خاڵە زۆر زۆر گرینگە یعنی لە تەسەوری ئیسلامی خۆماندا ژیان زۆر فراوانە ئەوانەی باوەڕیان بە قیامەت هەیە بیرکردنەوەیان زۆر زۆر فراوانە و بە ڕوانگەیەکی دیکە تەمەشای ژیان دەکەن بە چاوێکی کە تەمەشای ژیان دەکەن بەڵام ئەوانەی باوەڕیان وایە قیامەت نییە بەس ژیانی دنیاە هەڵپەی گەورەیان لەو 20 ساڵە 50 ساڵەیە زۆر تەسک بیرەکەنەوە زۆر ناڕەحەتن زەختێکی نەفسی زۆریشیان لەسرە بەبێ ئومێدیش دەژین بە ڕەشبینیش دەژین وازان مستەقبەلیان هەر عدەمە هەر مەجهولە هەر نادیارە بەڵام ئێمەی مسڵمان کە باوەڕمان بە قیامەتیە بە ئومێدێکی زۆر گەورەوە دەژین ئەوەی لێرە جێبەجێ نەبوو خۆی بشۆژ ناکەین ئینشاڵڵا لە بەهەشتێ بە زیادەوە بەدەستمان دەکەیت بەڕاستی باوەڕبوون بە ڕۆژدوای ئومێد و هیوا ئاواتێکی گەورە لە ئینسان دروست دەکات کە زۆر گرینگە خاڵێکی دیکە لە حیکمەتەکانی ڕۆژدوایی ئارامگرتن لەسەر ناخۆشیەکان فعلا چاوەڕی پاداشتی خوای و ڕۆژی قیامەت دوال لێ دەکات ئەو هێزت بداتێ کە لەسەر ناخۆشیەکان سەبری وەکو خەڵکی غەزا ئەگەر باوەڕیان بە قیامەت نەبوایە سەبریان نەدەگرن بەڵام بەڕاستی باوەڕون بە ڕۆژدوایی وا لە ئینسان دەکات زۆر بەرگری بە قووەتبی مقاومەتی زۆر بکە و هێزێکی زۆر ئێداتی خاڵێکی کە هەستکردن بە تەعویز و پاداش لە بەرامبەر چاکەکان ئەوش نیعمەتە چکەیە ئەتوەزانی ئەو شایندێکی بە هەدەر ناچی بە لاژ ناچی بە فیڕۆ ناچی بەڵکو هەمووی تەعویز دەکرێتەوە پاداشتی بە زیادەوە بە هەزاران قەت لەسەری وەردەگریەوە خاڵێکە کوشتنی خۆپەرستی کوشتنی ئەنانیەت خۆخۆیی ئینسان کە باوەڕی بە قیامەت بەهێز بوو ئەو ڕۆحی خۆپەرستیە دەکوژی لە ئینساندا دەبتە ئینسانێکی گشتی ئینسانێکی عام ئینسانێک چاکەی هەمووانی دەوێت بەرژەوەندی هەمووانی دەوێت ناوێ هەمووشت بۆ خۆی بیتن چونکە ئەو کاتی دەرێ ئەگا من قازانجوی نەفع و چاکەم بۆ بەرامبەر هەبوو لە قیامەتی پاداش زۆر دەگرمەوە و خاڵێکی دیکە و کۆتایی کە لە خاڵ یەکەمیش باسمان کرد بڵاوبوونەوەی هەستی بەرپرسیارەتی هەستی مەسئولیەت لە ئینساندا زۆر بەهێز دەبیت ئەوە لە خاڵی یەکەم باسمان کرد لێرە شەر دێنەوە سەری
هەستی بەرپرسیارەتی. چکە تو دەزانی خدا ڕەقیبە لەسەرتەوە. لە باسی ڕوکنی ڕۆژ دوایش باسمان کرد پایەی ڕۆژ دوایی ئەزانی خوا بەخۆی دەتبینی ڕەقیبە خۆی سەمیع و بەسیرە. ئەزانی مەلایکەتەکان شاهدی لێدەن لە قیامەتی. ئەزانی ئەندامەکانی لەشی خۆت شاهدی لێدەن. ئەزانی دەفتەری کردەوەکانت تۆماری کردەوەکان سجل لە گەورەکە لۆ دەکرێتەوە و هەمووی تێدا. دەزانی ئەو زەویەت و لەسەری دەڕۆی و حرەکەت دەکەت جوولە دەکەی چاکە دەکەی یا خراپە دەکەی ئەوش بە هەمان شێوە شاهدیتدا. ئەو شاهێدانە وە دەکەنات و مستەقیم بێ ڕاست بی و زۆر زۆر چاوت لەخۆ بی زۆر یعنی بە مەسئولانە قسەی بکەی مەسئولانە هەنگاو بنی مەسئولانە تعامل لەگە دەوروبەرەکەی خۆت بکەی هەستی بەرپرسیارەتی زۆر بە خۆت دەکەیت چۆنزانی لە هەموو شتان لێ دەپرسنەوە. ئەوە باسی چ بوو؟ باسی فەلسەفەی باوەڕم بە ڕۆژ دوایی کە زۆر گرینگە و لە کۆتاییدا ئەوەندە ماوە بیرین لە باسی ڕۆژ دوایی بە شێوەیەکی گشتی پوختەیەک باسکەین. ئەمە دەبی بزانین وەکو عەقیدەی ڕاست و دروستی ئیسلامی خۆمان هەموو کەس زیندوو دەکرێتەوە هەموو کەس زیندوو دەکرێت. ئەوە وەکو ئەندە قەواعیدی گشتی هەیە لە کۆتایی بینین لە ڕێسای گشتیە هەموو ئینسانێک زیندوو دەکرێت. حتا خوا گەورە لە پیشاندانی عەدالەتی خۆی حیواناتشدا هەندێک زیندووە کاتەوە تا پیشانی بە ئینسانی بدا کە بزنەکی بە قۆچ خوا حەقی لێ وەردەگرێتەوە لەو بزنەکی بێ قۆچ. کاتە ئینسانەکان هەر هەموو زیندوو دەبنەوە. یەک دووەم هیچ کەس بە ئەندازەی یەک زەڕە ستەمی لێ ناکرێت. فلا تظلم نفس شيئا. کەواتە ئەوە قاعیدەی دووەم ڕێسای دووەم کە هیچ کەس زوڵمی لێ ناکرێت. قاعیدەی سێم هەموو کەس کار و کردەوەی خۆی پیشان دەدرێتەوە کار و کردەوەکانی خۆی دەبینێتەوە. و خاڵێکی دیکە و قاعیدەچیکە هەموو کەس سەرنجامی کارە باشەکانی خۆی وەردەگرێتەوە کە بەهەشتە و خراپەکارەکانی سەرنجامی کارە خراپەکانیان دۆزەخە ئەوانش وەری دەگرنەوە. بە خاڵی ئەخیری هەموو ئەو پرۆسەی لێپرسینەوە کۆکردنەوە حەشر و نەشر و حیساب و کتاب لە قورئان و فەرمودە ڕاستەکاندا ڕوون کراوەتەوە. ئەو چار پێنج قاعیدەیە زۆر گرینگە. یعنی ئێمە هەموومان زیندوو دەبینەوە هەموو کەس محاسبە دەکرێت یەک زەڕە زوڵمی لێ ناکرێت و هەموو کەس کردەوەکانی خۆی پیشان دەدرێتەوە و هەموو کەس سەرنجامی کردەوە باشەکانی خۆی یا سەرنجامی کردەوە خراپەکانی پێ دەدرێتەوە و ئەو پرۆسێش هەر هەمووی بە توول و تەفسیل لە دوای مردن هەتا چوونە بەهەشت هەمووی لە قورئان و حەدیسی صەحیحدا فەرمودەی ڕاست دروستدا ئاماژە پێکرا و هاتووە. ئەوە باسی ڕۆژ دوایی بوو بە ئومێدە ئینشاءڵڵا سوودێکی گیان دەبێ بە خۆشەویستان و بەڕێزان. دوعا دەکەم خوا لێمان قبوڵ کە بیکاتە مای خێر و بەرەکەت بۆمان بیکاتە توێشوی قیامەتمان ئینشاءڵڵا تعالە. بەو ئەندازە کۆتایی دێنین تاوەکو بە خزمەتتان دەگەینەوە لە وانەی دیکە کە ئاخر پایە لە پایەکانی ئیمان بە ناوی قەزا و قەدەر. هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرین هەر شاد و کامەران بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.